دوای پەسەندکردنی بودجە هەنگاوەکانی جێبەجێکردنی دەست پێ دەکات. هەرێمووی عێراقیش دەیانەوێت هەموو پاکتاوێکی ئابووری نێوانیان لە سەرەتای ئەم ساڵەوە دەست پێ بکەن. التصويت على القانون بالمجمل. تصويت. دوایەوەی پرۆژەیاسای بودجە لە پەرلەمانی عێراق پەسەند کرا، لە ئێستادا ڕادەستی دیوانی سەرۆکایەتی کۆمار کراوە. ئەگەر هیچ تێبینیەکی لەسەر نەبێت، ئەوە لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆکۆمار واژۆی لەسەر دەکات و بەو شێوەیەش دەبێت دەست بە جێبەجێکردنی بکرێت. بەپێی زانیاریەکانی شارپرێز، هەموو ڕێکەوتنێک کراوە و لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا سەرۆکۆماری عێراق واژوو لەسەر یاسای بودجە دەکات لە کاتی دانیشتنەکانی پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی ڕەژنووسی پرۆژەیاسای بودجە. پشکی هەرێم لە بودجەکەدا زۆرترین گفتوگۆی لەبارەوە کراو. زۆری ویست بۆ ئەوەی لایەنەکان لەسەری ڕێککەون. تەنانەت بەشێک لە داواکاریەکانی کورد لە پرۆژەیاساکەدا لابران و ململانەی نێوان هێزە سیاسیەکانی هەرێمیشی بە دوای خۆی داهێنا. دوجار ڕێکەوتن کرا و بەشێک لە داواکاریەکانی کورد لە پرۆژەکەدا جێگەیان کرایەوە. لە دوای واژووکردنیشی لەلایەن سەرۆکۆمارەوە دەست بە جێبەجێکردنی دەکرێت و بە گوێرەی یاساکەش دەبێت هەموو بابەتە ئابوووریەکان لە سەرەتای ئەم ساڵەوە بە گوێرەی یاسا نوێیەکە بێت کە بۆ 3 ساڵ پەسەند کراوە. واتە پێویستە هەرێم و بەغدا لەسەر پشکی هەرێم و نیوەی داهاتی ناوخۆ و داهاتی نەوت و ئەو بڕە پارانەی کە لە سەرەتای ئەم ساڵەوە چەند جارێک بۆ هەرێم نێردراون کاروباری خۆیان ڕێک بخەن. واتە ئەگەر لە پشکی هەرێم پارەکەوتە لای حکوومەتی عێراق، ئەوە دەبێت ئەو بڕە بنێردرێت بۆ هەرێم. با پێچەوانەشەوە ئەوە ئەو بڕێی کە دەکەوێتە ئەستۆی هەرێم لە پشکەکەی دەبڕدرێت. بە گوێرەی یاسای بودجە هەرێم مانگانە تریلیۆنێک و 203 ملیارد دیناری لە بەغداوە بۆ دێت. لە بەرامبەردا دەبێت هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمۆوە ڕەوانە بکات و نیوەی داهاتی ناوخۆش ڕادەستی عێراق بکات. لە سەرەتای ئەم ساڵیشەوە هەتا کاتی ڕاگرتنەکەی حکوومەتی هەرێم نەوتی هەناردە کردووە و داهاتی ناوخۆ یاخود داهاتە فیدراڵیەکانیشی هەبووە. عێراقیش بە 6 جار تاوەکو ئێستا تریلیۆنێک و 200 ملیاری بۆ هەرێمی کوردستان ناردووە. واتە دەبێت ئەو بڕەپارەی کە بەغدا ناردوێتی لە کۆی داهاتی 400,000 بەرمیلی ڕۆژانە هەتا 25 مانگی سێی ئەم ساڵ کە هەناردەی نەوتی هەرێم ڕاگیرا و نیوەی داهاتی ناوخۆ هەتاوەکو ئێستا دەربکرێت و چەندی مایەوە دەبێت عێراق ئەو بڕە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. بە گوێرەی ئەو داهاتەشی کە لە ڕێگەی فرۆشتنی نەوت و ناوخۆ و خاڵە سنووریەکانەوە هەرێم دەستی کەوتووە و بەراورد بەو بڕێیکە لە بودجە بڕیاری لەسەر دراوە تا ڕادەیەکی زۆر هیچ بڕەپارەیەک لە نێوان هەردوو لادان نامێنێتەوە و هیچ لایەکیان قەرزاری ئەوی تریان نابێت. ئەگەریشە بێت ئەوە بڕێکی کەم و زۆریش ڕەمزیە. شارەزایانی سیاسی و ئابووری باز لەوە دەکەن سەرباری ئەوەی بەشێک لە داواکاریەکانی کورد لە یاسەکەدا جێگەی نەکراوەتەوە. بەڵام بە گوێرەی ئەوەی کە پەسەند کراوە ئەگەر هەردوو لە پابند بن بە جێبەجێکردنیەوە، ئەوە دۆخی ئابووری هەرێم تا ڕادەیەکی باش گۆڕانکاری بەسەردادێت. بە تایبەت پارەی موچەی فەرمانبەران گەرانتی دەکرێت و مانگانە لە وادەی خۆیدا ئامادە دەبێت.